ئەم ڕێکخراوە تایبەتە بە پشتگیری و پشتیوانی لە کەسانی کە مەندام لە ڕگەزیمێ ئەمڕۆ یەکەمین دیداری خۆی بەست و لەم دیدارەوە کار و ئامانج و خەونە گرنگەکانمان باس کرد کە بەلەمە دووە بە پرۆژەی جیاواز ژنانی کە مەندام بەسەرەکەینەوە لەبەرەوەی دوو بۆشایی گەورەمان بەدی دەکرد بۆشاییەکیان ڕێکخراوە ژنان و ئافرەتانەکان کە لە بواری خانمان و کارکردن بۆ مافی ژنان کارەکەن بەداخەوە وەکو پێویست پرسی کە مەندامانی مینەیان جێ نەکرد بۆ لەناو بابەتەکان و چالاکی و کارەکانیان بۆشایی دووەم بەشێکی زۆر لە بڕیار یان کارە ئیداریەکان سەرۆکی ڕێکخراوەکان لای پیاوانن بۆی وەکو پێویست ڕۆڵی ژنان وەکو پێویست دەرفەتی پێ نەدراوە لە ناو ڕێکخراوەکە مەندامەکان ئێمە لەو دوو بۆشاییە دروست بووین. ئەم ڕێکخراوە لە سەرەتایدا مەسراندنیەوە خاوەنی چەندەها پرۆژە و بیرۆکە و فکری جوانە بۆ خانمانی کە مەندام هەر لە هەموو جۆرە هاوکاریەکانی مادی معنەوی لەم ڕێکخراوەی ئێمە بەردەستە بۆ خانمانی کە مەندام. وەڵای گرنگی ئەم جۆرە ڕێکخراوانە زیاتر کەمکردنەوەی لۆدە لەسەر ڕێکخراوەکانی تر و لەوە ئەچێ ببێ بە مای خۆشحاڵی بۆ ئێمەش بتوانێت ئەو لەو فئەیە بتوانێت خزمەتی خۆی بکە بۆی ئێمەش بتوانین لە فئەکانی ترا خزمەت بکەین. وەڵای هیوادارم ئەم ڕێکخراوە یعنی نەبێتە ڕێکخراوێک تەنها بۆ ناو بێت یاخود بۆ شخصێک بێت بچێتە پێشەوە بۆ ئەوەی بتوانێت خزمەت بکە و خزمەتێکی باش بکە و بتوانێت ئەو چینە هەست بە ئەوە بکەن کە کەسێکەیە پشتگیریانەکە کەسێکەیە ئەبێتە هۆی پێگەیاندنی ئاوات و ئامانجەکانیان. بە دڵنیاییەوە شتێکی باشە ینی من هەموو کاتیش لە هەموو شوێنەکە چەندێکتوانی بێتم ویستمە ئەو پەیامە بگەێنم کە ئێمە خاوەن پێدایەسی تایبەت ناکرێت لە سوچێکی ماڵەوانە ئیتر دەستبەرداری ژیان بین لەبەرەوەی ئەندامێک لە ئەندامەکانی لەشمان وەکو پێویست ئیش ناکە لەبەرەوە ژیان بەردەوامە هەموو کات ئیرادەی مرۆڤ سەرکەوتن بەدەستهێنی کلیلی سەرکەوتن تا کاتێکە تۆ ئیرادەیەکی بەهێزە هەبێ ئیتر ئەوە پەیوەندی بۆ نیە تۆ خاوەن پێدایەسی تایبەت بی یاخود کەسێکی ئاسایی بی ئێمە ئەبینین لە ناو خەڵکانی ئاساییشە کەسانێکی واهن کە ناتوانن ژیانێکی ئاسایی بەڕێکەن و ناتوانن زاڵ بن بەسەر کۆسپ و تەگەرەکانی ژیانە.